زایکی بکە بەساقەوە بم ئەگەر خەبەرێکی ئەسەحی دەستکەوت خەبەرێکی تەکیدی دەستکەوت کە عوتڵەیە یەک نوکەم بۆ بکە بەساقەوە بم ئەیدا کورە دەنوکەیەکم بۆ بکە بێ قەزاوی وەحدە بێنیە السلام عليكم. سلام. مش دنبني. دي شيبوا. عطلة ما برينا. عوتا. يلا دي. عطلة ما برينا. عطلة زلا معلوم نيشتا. بياوكم بذاتي خوا شورم كادرونا كم دايري حريقك أو برم بيني بتشاي خم بيني روشنو يعني عطلة. هذا بخوا حريقك أقول سبيته معناه عطلة. حريقك توبوها كي بيه قزابي. أري إما علاقة من بحريقة وشي إما عائلي تربية. وعني كاكا حريق جريه زاني وانش مهمن. حريق مشكلة نية، حريق روشبيتي شواني مشكلة نية ومهم نية. أزاني شو اللواء لقطعم. أزاني بوشي شو كان يستهجنا وعسو 8 جنيه كزعيفة خوي في سوداني. لويا راسكي. هني جنيه كان باش دي شورتكا. أي طبعا. غازي جنيه بتاعي. أي طبعا. لأنه تيجي ونشكر بنزيني جي تا زعيفة خوي في سوداني كاكا حجيان. هيدا كواتا حطمني. هذه شيء. ألو. شاكي. براستا أنا أوني كاكا أوني. براست شكر تقي عقل أخوة بزيابي عقل الحمد لله. أها نموت في أمنوتي. قوم قلت وسيري سبتم مكة من عاوسر سبتم بالحا بزور عقلم ها دباشا زايجي بقربان بم لا نزماني منه في نزبايل يبقى الحمد لله شكر كتقي باشا ديخوا عزيزي شي تقي كل عزانيتي أول نعقلم حقيقة التكبير بيبقى إيه بيدكين بلان بيما بلد شي تقي عزانيتي باورناك هيج كيش كسبة قمن مهم بيه بس قدر مني قدر هي بو قدر حتى بلي قدر هي بس مهم يكون لشيء شو المهم يقوم لشيء بيه قزابي أو تاخذ جهلينيا شي جمال لشيبيه. شي قبل لشيء شو جمال لشيبيه. أو أنت أسحب يوم نودي يقول إيش نبو يا باشا خيناك جمال ليبو جمال لينبو. شي تقي. ما سيبي صلاح يفولو قرب السنة أما سيشوان صار في وداماو أو تعلم بينها بتماو شلا خسخاني أهلي كبيكا بشكر تقيم الحمد لله شكر نجاتي بو من تكبير بوك تو من بوك أدو ما بس أزاي كاك تكبير يجي من تشيبو جولا من بقى ني وروي كان شو مالي صلاح يفولو سلو بيانا والله تلبيع وناخذ سلو بيا كما أخوات يا أخوان كسلو بيا كما أخوات إشارتك بصلاح ممكن وتمر بابشين لأوجوله هر دكتور ويزاني علاج طبيعي بوك بس من فيها وشي كاكا وتم كاكا تو أتوي أما ياسي ولا كل كموا حر أو نبوا أو بلاماري دسيام أما نيماس كدو حنا برسا استيتك بيلك كل أرجع أحمد إصابة لنا وتم صلاحيان سلف ليه هي سيارة أي قابلة يمكنني رشتاشين بقزازي السارع علاقي بوش. أخذتونا يعني كانوا مدوك كوتم سلف ليه برو كجيش أو طازناها طازة عملوا دايناها رككة خو بسريعي اليوم والله أبي الريم خوي لو طازانة أبو بسريعي والله أبو خوي دبلي سيارتي نشكابو دبلي ما يصير خوي تك يعني ما يصير كي تعال والله كاكا كان بو شو برا با خبرك أصح ما ندس كذا كاكا لقطة إما سيسوات هذا بالليل خو قاضي تشوير عطلي وبابرينه كاكا جان سري لإدارين بزين إدارة لا شيء من شوم بو إدارة إيه أو أني شفت معلومات يعني تلي ضرب إدارة خوش كي آوايا هذا بخو أزايد وزور بعقلي خو إدارة أول يدلي فيه خوش كي إدارة أول كلي بتسي أنا أستكى أي شو خيوكي حمامي سورة إدارة هاستن قزل كرد هلسن بوشي قزل كل مستر اي شون بس حقي لخوته لي هلسن اخو خلاف منوت ولا جاتي مراقب إيه باشا كاكا حمود بلى شي توي كدو بو شي المراقب كاكا جا خو ما مسألة وكيلين برا جانا من البياوتيش بكدوا دو من أقص جغرافيا يجيكي بيتوا أو طار رحلة من رجل لدوار رحلة مراقبة ولا مش مستحقين قبل ما هلسن اخر جغرافيا علاقي بس اما سلانونيه چونکە ئەگەر مەسەلە جوگرافیا بواە و لە دواوە بواە ئەمریکا دوای گرتنەکەی ئەفغانستان ڕێک پاکستانیە گرت عشە و بیللا میستر ڕاستەکەی ئەفغانستان پاکستان بەڵام ئەمریکا ڕێکات ئێمە ئازاد کرد ئەنجا بۆیە ئەڵێم زۆر احتیمام بە مەسەلەی جوگرافیامان و عیلاقی نییە بەو مەسەلانەوە جەنابیشی
لە خۆتەوە ئەوەنە سەری بێدەلاک مەتاشە تێگەی ئەرێ بێ قەزا بنێ و مۆزوعەکەتان هەر زۆزل کرد بەس من و تومە هەڵسن ئەمە هیچی تایە چۆن تیانە ئەرە وەڵا تایەتی ئەوە مەسئولەتی تایە دوای ئەوە ئەبێ ئەمری ئیداری بۆ دەرکرێ و سەلاحیات و ئەمە شتەکانی بۆ دیاری بکەن و تۆ لە خۆتەوە بە تەلەبەکان ئەڵێ هەڵسن لەو کاتا کە تۆ ئەڵێ هەڵسن تەلەبەیەک هەستا و کلاجی سووتە کلاجی ناسووتێ زلا ڕابێریت نا مستەر گیان ڕنابێرێ براکەم ڕنابێرێ ئێکاگەیان خۆمیش خراپم نەوتووە دەکاکە هەڵبەسن چۆن هەڵەسی مستەرێکی گەورە و گران هاتۆتە سنفۆکەوە بێ لەبەری هەستی پاشەو بیلەوایە مستەر جان ئەدەبیەن و ئەخلاقیەن و قانونیەن وەکو عرف و عاداتی ئیجتیماعیش کە جەناب و تەشریف ئەیەنیە ما بێ هەستی عەمەرتان نەمێنێ یاخوا هەموو دانچین چوار دەرەبەی بێ مستەقبەلن ناویشتای ناوە سەنف چی بکەین میستەر خوا هەرەوە نەیاوە باشە کوان مراقیب کوا عومەر کوا حکمەت کوا ئەوان تر کوان وەڵی مستەر گیان ئەم ڕوتڵەیە دەسی بڕیون ئەی بۆ حیان ئەمڕۆ عوتڵە نییە عوتڵێکی بێ خەڵەوە نییە میستەر خۆی هاتۆتەوە ئەو وەرن کاکە عوتڵە نیە وەرن برە ئەوەتان مستەر حەق بەخێر نێن یەڵا بە ملیشکاو بێن بڕە دانیشن دەی دانیشن باشە میستەر جان معقولە وەڵی شێت بووین یەکێڵێ عوتڵەیە یەکێڵێ عوتڵە نییە یەکێڵێ باشە بچین یەکێڵێ چاکە نەچین من دەڵێم چاکە بچیت ئەو دەڵێوە چاکە نەچین من دەڵێم چاکە بچین ئەو دەڵێوە چاکە نەچین من دەڵێم چاکە بچیت ئەو دەڵێوە چاکە نەچین من دەڵێم چاکە بچین ئەو دەڵێوە چاکە نەچین بەسە بەڕاستی مشکلەیە لەگەڵ ئێوە کوڕم ئێوە هەچۆنێکە بێ بێن باشترە کە هاتن دوو احتیمال هەیە یا ئەوە تا فێری هیچ نابن یا ئەوە تاڵێن فەرمون بڕۆنەوە بۆ ماڵەوە ئەگەر فێری هیچ نەبووینەوە خێر عەلا خێر ئەگەر ڕۆیسیشینەوە دوو احتیمال هەیە ئەحمەد ئەگەر وتی شام بڕۆنەوە ئەوە دوو احتیمال هەیە وەڵا هیچ دوو احتیمال نییە ئەگەر وتیان بڕۆنەوە ئەوە یەکسەر تێتەقین بۆمەوە باشە میستەر جان تاکەی ئەم مشیری ئەبێ ئاوا بێ حەق وایە معالەجەیەکی بۆ بدزنەوە وەڵڵا ئەگەر بە قسەی منەکەن حەقە ئەمە لوجنەیەکی بۆ دابنێن ئای ئافرم مستەر چۆن ئێستا لیژنەی بینینی مام هەیە حەقە لیژنەی ناونانی عوتڵەش دابنێن ئەوە ناکرێ خەبیری ئەوێ هینی ئەوێ خۆگاڵتە نییە باشە عوتڵە خەبیری بۆ چییە گورە چۆن ناوێ خۆ عوتڵە یەک نەوع نییە عوتڵە هەیە هەر عایدی شیعەیە عوتڵە هەیە شمولی سوننەکە عوتڵە هەیە لە پیرەر ناچێ بەو دیوە منەزام نەوعێکی تریش هەیە عوتڵەمان هەیە عوتڵەی تەواوە هەسمانە نیو عوتڵەیە چی ئەها کاکە گیان هەمانە عوتڵەی تەواوە هەسمانە نیو عوتڵەیە عەق بەخێر نەیتەوە وەڵام من قۆزیونی و قۆزیم بیستووە بەڵام عوتڵە و نێعوتڵەم نەبیستووە ئەمەیە ئیزافەتان بۆ سەر بەشەریەت ئەی بارەکەڵڵا ئەی بارەکەڵڵا ئافەرین ئەی بارەکەڵڵا عوتڵەکەی عەسران و شەو ئافەرین ئەی بارەکەڵڵا عوتڵەکەی عەسران و شەو بەس ئەمە چییە ئەمڕۆ عومەر حەکی حیوارەکانتە هەموو یەکەی بە گۆرانی و بە شیعەت ئەی بۆ میسەریان حەز ناکەی دڵمان خۆش بێ با حەزەکەم دڵتان خۆش بێ بەڵام ئێوەی نەکبەت و قوربەسەر دڵتان بە چی خۆشە پێم ناڵێ ئەزانی بەچی میسەریان خوانەی بڕێ ئەوە کنگرە پێگەیشتووە مدەتێکی کە گەڵانەیش پێگا ئیتر چی هەیە لەوە خۆشتر بێ یعنی ئەوەنە دڵتان خۆشە کە کنگر و گەڵامێ وشت پێگەیوە ها دەستی شکاوم عومەر وام زانی باسی سیاست و تەوازونی دەولی ئەەکەی کە لە ساڵحی ئێمەیە ساڵحی کێ ساڵحی ئێمە بەذاتی خوا حەمزانی باسی ساڵحی وەرمەنەکە سەلام عەلەیکم مستەر جان عەینە عەلەیکە سەلام بەخێر نێ و بە ملی شکاو بێ ئەمە قسەی بۆ دەوام بۆ مستەر بەخوا ئەو نیو عوتڵەکە سەری لێ تێگامەوەی لە پڕ بوو بە یعنی عوتڵە سەری لە تۆ تێگا یا تۆ سەری لە عوتڵەکە تێگاوە کورە تۆ حەقە بخەنە ناو تاریخەوە حەقە بڵێن لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا بە کارەساتێکی دڵتەزێن ئەمنی عوتڵەیە سەری لە کاک براقیب تێگا یعنی درۆکە نانێم درۆکەی بەس من عەقڵم نایبڕێ ئەوە چییە دەدە هێواش ئەوە چییە لەبەر باخەڵتا هەر سەیرەکەی میستەر جان ئەوە لەوانەیە دەمار قاچان وشتی وای تابێ
هەتی شتی قۆڕ و بەنەوەیەک نابێتە سنفەکەەوە نەبەخوا مەستەر هینە دوو پشکێکی لەو ڕەشە هینەکانە بە سزمانەکە دوو پشکە لە باخەڵتا ئەرە وەڵا هەڵا ئەبێ دوو پشکی نایلۆن بێ نەوەڵا نایلۆن نییە زانچی ئەو ڕەشەهینەکان نیە داماوەکان زەر ببوو لەسەر ئەو جادەیە لە بن بەردێکە بەزەین پیاتەوە نییە خسوومەتە باخەڵەوە بەشکی تۆزە گەرم بێتەوە یعنی خسووتت باخەڵتەوانێ بۆی گەرمی بێتەوە ناحی لەسەر ئەو جادەیە بکەوێ ئەی باشە نەکبەت شێد بووی تێک شوویت ناترسی کە هۆشیاتۆزە و چتر لێڵسێنە بێتەوە با تۆ بڵێ ئەوە نەسپڵە و بێوەفا و بێ قیمەت بێ کە دوایەوەی گەرم بۆ پێمەوە با بەخوا من لەم سنفەی ئێوە تێناگەم یەکێکیان دوو بشگێنێ لەگە خۆی یەکێکیان ڕووتی هێناوەتە سنفەوە مستەر ئەزانی عومەر بۆچی ئەو حوتەی هێناوە پێوەیە بورجەکەشی بورجی حوتە ئەرێ بەڕاست عومەر تۆ بورجەکە بورجی حوتە نەوەڵا درۆکە نیسەرگیان حوتی چی وشتی چی ئەی کاوەرە و حوتە چییە پێ و کاک ئەزانی چی ئاحەجان دەخیلێ سەری دەمیکەوە پارەی یەکەم پارە قوڕی دنیا بەسەرم توخوا هەیە پارە بکاتە ناو قورجی حوتەوە مستەر اعتیادیە ئێمە نەگەر پارە مەسیری خۆمان و کوڕ و کوڕەزامان خسوتە قورجی حوتەوە زۆر تەبیعیە تۆ زۆرتەی تۆ بێنە باسیری دەستی بیاگە لەسەر دەستی بە تازە لە گیرفان ماگەرە بۆ تۆ ئەسە دەریێنە بێنە با پەنجە بۆ هەڵمژم لاچۆ با وەقتی دەمن ئەو نییە با بێن بۆ خەسخانە با بە خەسەخانەی ناوێ ئەوە هەزار جار بەو نەوە پێوەیە خۆی فێرە تۆ بەلانی کەمەوە دەجار زیاتر پێوەداوە عەقڵەش بە خەسار خۆی مراقیب دەبەرگرە باشە ئەوە با ئێڕەنجتان کرد کەواتە دەرسی ئەم ڕۆمان ڕەنجە ڕەنج دەرسی ئەم ڕۆمان چییە؟ ئەوە بۆی وەڵامم نانەوە دەرسی ئەم ڕۆمان چییە؟ ئەرێ مستەر وەڵامی چی بێنەوە ئەوە ڕەنجەکە بوو یای بە براقیبەوە